ئەو هەڵەی بارزانی کردی کوردانی ڕۆژئاوا دووبارەیان نەکردەوە. دواخستنی هەڵبژاردنە سەر داوای ئەمریکا پشتیوانی بۆ ڕۆژئاوا زیاتر دەکات. ئەمڕۆ دەسەڵاتی خۆسەری ڕۆژئاوای کوردستان ڕایگەیاند بەهۆی زۆربوونی داواکاریەکان بڕیارماندا هەڵبژاردننی شارەوانیەکان کە بڕیار بوو 11 ئەم مانگە بەڕێوە بچێت دوای بخەین بۆ 8 ئابی ئەم ساڵ. بڕیاری دواخستنەکە دوای ئەوە هات لە 35 جێگری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئێمە هەز ناکەین دۆخی ئێستای ڕۆژئاوا گونجاو بێت بۆ هەڵبژاردنێکی دادپەروەر، بۆیە داوای دواخستنی دەکەین. با بڕوای چاودێران ڕەچاوکردنی خواستی ئەمریکا لەلایەن ئیدارەی ڕۆژئاوای کوردستان هەنگاوێکی عاقلانە بووە بەو پێی ئەمریکا ئێستا تاکە لایەنی نێودەوڵەتیە پشتیوانی ئیدارەی ڕۆژئاوای کوردستان دەکات. بڕیارەکە عینادی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانی بیری خەڵکی کوردستان هێناوە کاتێک لە ساڵی 2017 داوای کرد ریفراندۆم دوا بخرێت، گفتوگۆ لەگەڵ بەغدا بکرێت. ئاوکات تیلەرسۆن کاوکات وەزیری دەرەوەی ئەمریکا بوو نامەیەکی ئاراستەی بارزانی کرد داوای کرد 2 ساڵ ریفراندۆم دوا بخەن. ئەمریکا بەڵێن دەدات ئەگەر لەو 2 ساڵە کێشەکان چارەسەر نەبوو خۆیان پشتیوانی کوردستان دەکەن بۆ سەربەخۆیی. بەڵام عینادی سەرکردایەتی ریفراندۆم و گوێنەگرتن بۆ دۆستەکانی گەلی کورد لە کۆتاییدا بووە هۆی لەدەستدانی نیوەی خاکی کوردستان و ڕۆژ دوای ڕۆژیش پێگەی سیاسی کوردستان لاواز بوو. بۆیە چاودێران پێیان وایە ئەو دەرزوەرگرتنەی کوردانی ڕۆژئاوا لە هەڵەی بارزانی و سەرکردایەتی ریفراندۆم وا دەکات ئەمریکا زیاتر بەڕووی ڕۆژئاوا بکرێتەوە و پشتیوانی مانەوەی بکات و لە داهاتوودا بەهێزتر ببن. جێی باسا ئیدارەی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان ئێستا لە 7 کانتۆن پێک دێت. هێزەکانی سووریای دیموکرات لە ڕووی سەربازیەوە ناوچەکان دەپارێزێت، لە ڕووی سیاسیشەوە لەلایەن ئەنجومەنی سووریای دیموکرات بەڕێوە دەبردرێت.